دایکی محەممەد فەرمو خوشکە باشەکەم. باش مامۆستای بەڕێز. خوشکە بەڕێزەکەی من خوا سەلامەتتان کە یاخوا دایکی محەممەد. زۆر مەمنون مامۆستا. سوپاس بۆ جەنابیشتان. وادی مامۆستا من سێ پرسیارم هەبوو ئەگەر عەزیز نییە. بە چاوان دایکی محەممەد خوشکە باشەکەم پرسیاری یەکەمت فەرموو. وای مامۆستا بەو کەسان ناڵێ چی یعنی دایکەکە بڵێن باوکیان نەما دایکەکە لەسەر ئەولادەکان دانیشتۆ کەسی ئەولادەکان بەرامبەر دایک ئاوهانی دایک هەرچی بێ بڵێن چاوپۆشی لە هەڵە مناڵەکانێکە بەس ئەولادەکان ئاوهانی یعنی بەرامبەر دایکەکە زۆر خراپن. بەخوا حەیف بەداخەوە ڕاستە. این مامۆستا ئەودا بەڵێ دایکەکە زۆر بڵێ هەرچێک بێ تازە دانشە لەسەریان ماشەڵڵا هەمووشی گەورەن مناڵیش نین. بەڵێ خۆڵی هەنازم یعنی خەم و خەفەتیان زۆرە مامۆستا بەس پرسیارە ترشم هەیە مامۆستا بەو کەساناڵێتی بەڵێ کە سەحر لە خەڵکەکەن بەینی ژن و مێردێک تێکەدەن. وەڵا قسەشم لەسەر کردووە لە تەوەرەکانی ڕابردوودا بەڵام دایکی محەممەد خوشکە باشەکەم ئینشەڵڵا قسەی تریش لەسەر دەکەم بەسەر چاوان. هەندێ مامۆستای بەڕێزی شێ ڕێزم هەیە بۆیان مامۆستا مەقسەد قۆریە کە شێ گوڵی پێوەیە ئەڵێ ئەوە مەلایکت نایەتە ماڵ ئایا ئەو شتە ڕاستە ئاخر کۆری چایە هیچ یعنی ئەوەیەکی نییە بڵێ لەوەسیا ڕسمێکی تێدا بێ بەڵێ بەس گوڵی تیاێ گوڵ ناناشتە دین ئەو شێوە قورسە نییە کە هەندێک بەداخەوە ناڵم مامۆستایانی دڵم هەندێک بە ناو تێگەیشتوو بە حساب لە ئاین یعنی وایان لە خەڵک کردووە مەلایکەتی خوا ناسێدە هیچ شوێن نەوەڵە مەلایکەت ڕوو لەو شوێنان ناکە کە غەیبەتی لێ دەکرێت کە بوختانی بۆ خەڵک لێ دەکرێت ئینشەڵڵا لەسەرەوەش قسەت بۆ دەکەم بەسەر چاو دایکی محەممەد. ڕێزم هەیە بۆ مامۆستایان مامۆستا یعنی تشتەکە کە بڵێ نێمە هاتە ماڵەکەمان ئێوەتی لە ماڵتان ناکات و ئێوە لێکراوە و یعنی وا منی تێکدا خۆم لە نێژەکەم قورئان خوێنم تەوا بەخوا خوا دەتپارێزە دایکی محەممەد تەوا بەستەوە ذیکرەکانت مامۆستا خوا دەتپارێزە سحریش کاری لێ ناکات دڵنیا دەکەم و قسەشت بۆ دەکەم بەسەر چاوان بەس مامۆستا پرسیارێتت لە کە قورئان خوێنم کتابەکە کەمەوە ألم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله كبكم يعني بس أعوذ بالله من الشيطان الرجيم بلهم أخشك باشكم سورة البراءة سورة التوبة أجخوان توانا بسم الله تدانية هذه يكسب براءة دس بيدك بلام سورة كانت تداك أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم كأمزا بيخوانا وباشا مقصد لسرتانية مقصد لأن وراسي سورة بقرة دس بيدك لو كانت أنا داك أعوذ بالله من الشيطان الرجيم تذكر في وزنك بسم الله الرحمن الرحيم كي يكسب دس بيدك بەس لە سوورەتی بەقەڕەیان دەوانی تر لە هەر سوورەتێکا کە لە ناوەڕاستەوە دەست پێ دەکەی بۆ نمونە 50 ئاەتت خوێندووە ڕۆژی دوم دەتەوێت دەست پێ بکەیتەوە کە قورئانەکەت کردەوە لە ئاەتی ژمارە 50ەوە دەست پێ دەکەیتەوە بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم یەکسەر دەست پێ بکە. باشە بەڵام ئەگە گەیشتە سەرەتای سوورەتێکی تازەی قورئان بسم الله الرحمن الرحیمەکە بخوێنەوە. باش مامۆستایەک دیابێترش هەیە لەو ماوانە پشیلەیەکم دی پشیلەکە دوو لە ڕووی جەنابەت نەکلکی مابوو نەدەست و نەلاقی هیچی پێوە نەمابوو. ئەو بەداخەوە فاڵچی شتیەوە میژە و کلک بڕاوانم زۆر جار لە سلێمانیش و لە هەولێریش بینیوە دواتر بە دووادات چۆنم بۆ کەوتیانەوە ساحل شتیوە دەڵن کلکی ئەو پشیلە ببڕا نازان بۆ چ بەداخەوە یعنی شتێت حیوانی ئاوا بێزمان یعنی ئەو خەڵکە یعنی زەمیریان نییە ڕەحمیان نییە لە خوانات نیشانەی دواکەوتووی نیشانەی ناڕۆشنبیریە بەداخەوە. دایکی محەممەد دەڵێت چی دەڵێ کە ئافرەتێک لەسەر منداڵ دانیشتووە یا ڕەبی خوا پاداشتیان داتەوە چەند بەڕێزن ئەو دایکە لێبوردانەی کە لێبوردووانە هەموو ژیانی خۆیان بە قوربانی منداڵەکانیان کرد لە دوای مردنی باوکیان بەڵام بەداخەوە کە منداڵەکان وا دەرنەچن ئەم دایکە نابێت دڵتەنگ بێ منداڵەکان دیارە بە پێی زەمەنی خۆیان لەو ئەچەوانیش دڵسۆزن بەڵام هەر ئەوەندەی لێ دەزانن دەبیت دڵی دایکەکە وەکو دایکی محەممەد باسی کرد هەر گەورەتر بێ بڵێ خوا من پاداشتم لای تۆیە لای منداڵەکانم نییە پاداشتی خۆ لەوە دەوێت کە ڕەفاقەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەنسیب بێ هەر دایکێک بە ڕووسوری لەسەر منداڵەکانی دانیشە پەروەردەیەکی ئیسلامی جوانیان بکە
فێری دینداری و عیبادەت و ئەخلاقی جوانیان بکات لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچێتە بەهەشتەوە دراوسەی پێغەمبەر دەبێت صلی الله عليه وسلم جا تۆ ئەم پاداشتت هەبێت دڵی خۆت بەوە تەنگ مەکە کە منداڵەکان وەکو پێویست لە خزمەتتدا نەبن بەخوا هیچمان وەکو پێویست نەمانتوانیوە لە خزمەتی دایک و باوکمان دابین بەڵام دەبێت دایک و باوکەکان بە گەورەی خۆیان دڵی ئەولادەکان ئازادکەن و گردنیان ئازادکەن و پاداشتیان لە خوا بوێ. دومیان چی دەڵێ کەسانی سحر و جادو دەکەن بینی خوشک و برا بینی ژن و مێر تێک دەدەن ئەوانە شەیطانن ساحر شەیطانە لە شەیطان پیسترە ئەوانە نەفرەتی خوان لێیە نەفرەتی خەڵکی خوان لێیە نەفرەتی مەلایکەتەکانیان لێیە ئەوانە دادوەر دەبێت بیانگرێت تەنانەت حکمی کوشتنیان هەیە ئەگەر کەسێک ژن و مێردێک لەیەکە کەسێک دوو خۆشەویست لەیەکە المفەڕقون بین الأحبة ئەوانە بەر نەفرەتی خواکەوتون سحر ئەوەندە پیسە کە ساحر لەلایەن دادوەرەوە نەک خەڵکەوە لەلایەن دادوەرەوە لەلایەن فەرمانڕەوای موسڵمانانەوە دەبێت بژیرێ و زۆر جار بکوژرێ لە شەریعەتدا باس کراوە ئەڵێ مەلایکەت ناچێتە ماڵێکەوە کە قۆریەکی تێدا بێ گوڵدانێکی تێدا بێ ڕسمی گوڵێکی پێوە بێ نادینی ئێمە بۆ شێوەیە نیە وەڵای مەلایکەت ناچێتە ماڵێکەوە کە هیچ شتێکی تێدا نەبێ بەڵام غیبەتی تێدا بکرێ بۆنی غیبەت نایڵە مەلایکەت بچێتە ژوورەوە مەلایکەت ناچێتە ژوورێکەوە بەرەکەتی خوا ناچێتە ماڵێکەوە کە بوختانی بۆ خەڵک تێدا بکرێ کە تەلەڤیزۆنەکە شاشەیەکی خراپی تێدا بەکاربێ کە موبایلەکەت شتی خراپی تێدا بەکاربێ بەڵام گوڵێک اینجا بوو کەڵەیەک منداڵێک یاری پێدەکا هەیکەلێک لەوێ دانراوە خەڵک خۆبەتپەرست نییە ئەوانە مەلایکەت لەمانە قورئان لە ماڵەکەدا لێ بدرێ قسەی خێری تێدا بکرێ خۆشەویستی و ڕێز و حرمە لە نێوان ژن و مێردا هەبێ مەلایکەت دەچێتە ئەو ماڵانەوە بەڵام ئەوی تۆ قۆریەکەت هەڵگرت و هەندێک شت قورس دەکا و بە تایبەتی دەڵی کەسێک بە ناوی ئاینیەوە هاتوتە ماڵەکەما وتێتی ئەوە سیحرتان لێکراوە ئەم ماڵە مەلایکەت نایەتە ناویەوە ئەوە ئیدعای غەیبە پەنا بەخوا ئەڵێ دڵی ترساندەم ڕاست دەکات زۆر خەڵک هەیە هەل لە خۆیەوە بە ناوی ئاینەوە بە ناوی شێخ و مەلا و حاجی و فڵان و داعی و بانخواز و قورئان خوێنەوە بۆ دەڵێ سیحرت لێکراوە نیشەکە بابەوە نەخۆشە ئەوە ئێستا فەحسی بۆ کە کۆمەڵە هۆرمۆناتی دابەزیوە ئەوە کۆمەڵی تووشی کێشەی تر بووە لایانی دەرونی تەواو نییە تۆ بۆ دەیترسێنی خەڵکی لێ دەکەی بە دوژمن ئەم وشەی سحر و جادووە لە وڵاتی ئێمەدا هەر یەکجار وێران بوو وەکو لە پرسیارەکەشا باسی کرد ڕاست دەکە ئێستا من زۆریم بینیوە کلکی پشیلە بڕدراوە باشەوە پشیلە بڕدراوە چیە وتیان وڵاوە جادوگەرن داوا دەکەن کلکی پشیلەیەک ببڕە و دوعای بۆ لەسەر دەخوێنە و نازام لە قەبرستان بینێژ ئای لەم جەهالەتە ئینسان کە لە دینی حەق دوور کەوتەوە نە خوێندەواری نە لە شارنشینی هیچ شتێک ڕۆشن بیرن ناکە دینی ئیسلامە کە پێت دەڵێ قەت بڕوات بەم خوڕافیاتە نەبێ ئەمە ئەو پەڕی خوڕافیاتە ئەمە ناڕۆشن بیربوونە ئەمە بەڕاستی جەهالەت ئەوەیە کلکی پشیلەیەکی بەستە زمان قاچی دەستی لێ بکەیتەوە بیبەی بۆ لای بەدبەختێک کە هەموو ژیانی بەدبەختیە فاڵ و شح سحر و نوشتت بۆ بکە بۆی کە بە دڵخوازەکەت بگەی بۆی کە فڵان کەس ماڵی وێران بێ والله ئینسان کە لە ئیسلامی حەق دوورکەوتەوە لە عەقیدەی ڕاست و دروستی ئیسلامەتی دوورکەوتەوە ئیتر لە جەهلا غەرق دەبێ حتا تیا دەچێ ئەم دنیای وێرانە و ئەو کەسانی ئەو کارانەش بکەن ئەو دنیاشیان وێرانە و ئەو کەسانش کە ئاوا بە خەڵک دەڵێن خۆیان دەکەن بە غەیبزان فڵان کەس سحر لێکراوە فڵان کەس ئەوە لێکراوە ئەوە بەداخەوە دینیان ڕۆی و ژینیان ڕۆی و خەڵک دەبێت دەریان کات تەریقیان کاتەوە بڵێ بەس ئەوەندەم پێ بڵێ بەیانی دۆلار بەرز دەبێیان نزم دەبێت ئەی بۆ ئەوە نازانی بەس پێم بڵێ لەو ژوورێ ئەو دیوە لەو دیو دەرگاکەوە چی دانراوە ئەی بۆ ئەوە نازانی تۆ هەر خەڵک مەترسێنەوە سحر لێکراوە مەلایکە نەهاتۆتەوە ماڵت بەرەکەت نەماوە ڕزق و ڕۆزی دادەخرێ ئەم شتانە ئیدعای غەیبن پەنا بەخوا ئینسان پێی کافر دەبێت